باشا بوتشي برلمان عراقي بريار داك وبريارن مجلس سوري عراقي بشكي وان هالوشينيتن دبار جوانديا كردين نافجا ماديا صدوچل بدرجة ايك كركوكي وزافي وزارين وانين راسن بو بهنا فقراندن ايدي اف مشتو مرادنا برا كردو عربين هاوردا بهفكاريا سباي عراقي دما هي بيتن پارێزگاری سەپاندیە کەرکووکێ نەما لێنوکە پارێزگار کوردەژی بووچی ئەف بوویەرە هەردوو بارەت بن ئەوە پرسەکە دیە و سەری خۆ دەبێت بەرسڤاوێ بەهێتەدان وان پرسان جهێژای مەهدی مبارەک ڕێڤەبەرێ بەرێ چاندنا کەرکووکێ هەر لە کەرکووکێ دەپرسم هێژای مەهدی تو بخێراتیە کوردستان 24 دهی لە خورمات و چ چێ بوو؟ بەڵێ جێگەی خۆشحاڵی بوو و کوردیش ماوەیەکی دوور و درێژ بوو چاوەڕێی ئەوەی دەکرد کە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی بەحث کە لە نێوان ساڵانی 1975 تا 1980 دەرچوو بۆ دەست بە سەراگرتنی زیاتر لە 300,000 دوێنم زەوی کشتتوکاڵی ئەو بڕیارانە هەڵبۆشێتەوە. خۆشبەختانە لە 21 2025 ئەو بڕیارە لە پەرلەمانی عێراق دەرچوو و بۆ جێگەی خۆشحاڵی هەموو لایەک. بەڵام تا ئێستا ئەو بڕیارە نەڕۆیشتۆتە بواری جێبەجێکردنەوە و تا ئێستاکە لە وەزارەتی دادی عراقی هیچ گشتەندێنێک ینی تەعمیمێک دەرنەچوە بۆ تەجیل عقاری یان واتە دایرەکانی تاپۆی کەرکووک و لەوە لە پارێزگاکانی ترش بۆ ئەوەی ئەو بڕیارە جێبەجێ بێت. هەروەها تا ئێستاکە هیچ تعلیماتێکیش دەرنەچووە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بۆ ئەوەی بۆ چۆنیەتی جێبەجێکردنی ئەو بڕیارانە. بۆیە تا ئێستا ئەو بڕیارە وەکو خۆی ماوەتەوە و ئەمە بۆتە کێشە و گرفتێکی زۆر بۆ هەموو جوتیاران و بۆ خاوەن مڵکەکان و بۆیە بە بەردەوامی ئەم کێشەیە باشە هێژای مەهدی ئێستا پرسیارەکە زۆر وازەحە یاساکە لە پەرلەمانی عێراق هەڵوەشایەوە و دەبێ ئەو زەڤیانە بۆ خاوەنەکانی ڕەسەن بگەڕێنەوە. ئێستا کە یاسا دەرچووە لە ڕۆژنامەی فەرمی عێراق بڵاو کرایتەوە سەبەب چییە کە جێبەجێ ناکرێ؟ یەک ئەوەیە کە نیەتێک نییە بەڕاستی نیەتێکی جددی نییە ئیرادەیەک نییە بۆ ئەوەی ئەو بڕیارانە جێبەجێ بکرێت. دوو پێویستە کە لە وەزارەتی دادی عێراقی ئەو بڕیارە بنێدرێ بۆ دایرەی تاپۆ بۆی کاری لەسەر بکەن. سێ لە ئەنجومەنی وەزیران کە لە ناو خودی بڕیارەکە دەرچووە دەبێت تعلیمات دەربچێت. ئەوە لە 21 مانگی کانونی یەکەم عەفوە دووەم تا ئێستاکە یعنی ئەوە ڕۆی تقریبا 8 مانگە بڕیارەکە دەرچوێت تا ئێستا تعلیماتەکە دەرنەچووە یعنی تعلیمات بۆ جێبەجێکردنە ئەمە ئەوە گەێنێ تعلیمات هەیە لە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە دەبێت کام لە تعلیماتی دەرکە پێشتر هەندێک پەرلەمانتەری کوردی کەرکووک دەرچوون وتیان هیچ کێشەیەک و ڕێگریەک نییە لە بەر جێبەجێکردنی ئەم یاسایە و هەڵوەشاندنەوەی بەشێک لە بڕیارەکانی مەجلیسی سەورەی عێراق. باشە ئێستا کی ڕێگرە لە دەرکردنی تعلیمات؟ لە دەقی بڕیارەکە کە دەرچووە دەڵێ ئەنجومەنی وەزیرانی عێراق دەبێ تعلیماتەکە دەربکات. بەڵام تا ئێستاکە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو تعلیماتانەی دەرنەکردووە. خۆی کێشەکە ئەلەیرەدایە ئەمە یەکێکە لە کێشەکان. بەڵام خۆ دەبێت لە وەزارەتی دادی عێراقیش ئەو بڕیارە بگێتە کەرکووک بۆ ئەوەی کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی زەویەکان بگەڕێتەوە ناو خاوەنە ڕەسەنەکانیان. خۆ پێشتریش یعنی لە ڕێگەی دادگاکانەوە بەشێکی زۆر لەو زەویانە گەڕاوەتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان یان هیچ ئەو کێشەیەکی وا گەورە نییە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. دیارە خەڵکێکەیە دەست ڕۆیشتووە نایەڵێن ئەم بڕیارانە جێبەجێ تایبەتی لە پارێزگای کەرکووک. باشە دەمەوێت بزانم دوێنێ لە خورمات و چی ڕوویدا؟ لە خورماتۆ لە ڕاستیدا ئەو زەویانە لە تەپەسەوز پێڵێن مقاتعی 5 ئەلەوێ زەویەکان لە ساڵی 1975 دەستی بەسەردا گیراوە
بناوي وزارتي نوتو وزارتي عفوا بناو وزارتي حكمي محلي أو وقت بيانوت حكمي محلي أو يعني إدارة محلي واتا لسر باريزقابو أو زويانا كاتي خوي ببرياري 369 لسال 1975 أو كاتا دوس خرماتوش لسر باريزقاي كركوك بو بيك بريار نزيكي 125,000 دونم دەستی بەسەردا گیرا و بەشێکیش لەو زەویانە کەوتە سەر قەزای دووس خورمات و بە تایبەتی لەو منتەقەیە کە ئێستاکەی کێشەی لەسرە و ئەم بڕیاری 369شە دەکەوێتە چوارچێوەی ئەو بڕیارانەی کەوا لە مەجلیسی قادەی سەورە هەڵوەشێنێتەوە واتە ئەمیش بەشێکە لەو بڕیارانەی کەوا ئێستاکە بڕیاری لەسەردراوە هەڵبۆشێتەوە بۆیە ئێستاکە خاوەنەکانی بڵێ بەڕێز مەهدی دەمەیە بزانم ئێستا لە کەرکووک چەند زەوی کێشەی لەسەرەکەی کوردن و بۆ خاوەنە ڕەسەرەکانیان نەگەڕێندرانەوە چەند زەویە چەند دوونەم زەویە چوزانم هزارە چەندە نا لە ڕاستیدا بە گشتی لە پارێزگای کەرکووک نزیکەی ملیۆنێک و 200,000 دۆنم کێشەی لەسەر بوو ئەتوانم بڵێم زیاتر لە 100,000 دۆنمی گەڕایەتەوە بۆ خاونە ڕەسەنەکانیان لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ کاتی خۆی کە ئەو کاتە من بەڕێوبەری کشتتوکاڵی کەرکووک بوون لە نێوان 2004 تا 16 ئۆکتۆبەر ئێمە بەشێکی زۆرمان لەو زەویانە گەڕانەوە بەڵام بە بێدەنگی بێ ئەوەی بتوان لە ڕاگەیاندن باسیشی بکەین چکەم ئەو کاتێشە ئێمە هەم بە جددی و هەم زۆر بە یاسایی و دوور لە چاوی ڕاگەاندن کارمان کرد یعنی ئێمە کارمان دەکرد زیاتر لەوەی کە لە ڕاگەاندن ئەوە ئێمە بەشێکی زۆرمان لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە گەڕاندەوە و بەشێکیشی لە ڕێگەی دادگاکانەوە گەڕایەوە بەڵام تا ئێستا ئەتوانم بڵێم نزیکەی 1,200,000 زەوی کێشەی لەسرە ئەویش لە ڕێگەی بڕیارەکانی لژنەی شئون الشیمان کێشە ئەسلیەکەی زیاتر لە 1,000,000 زەویزاری کورد لە چیدایە یعنی خۆی کێشەکە لە چیدایە ئایا حکوومەتە یعنی دەستگا فەرمیەکارن ڕێگانادان خەڵک بچێتە سەریانژی لە دەست عەرەبە هاوردەکاندان بەشێکی زۆر لەم زەویانە ئێستا بەدەستی خاوەنە ڕەسەنەکانەوەتە بەڵام لە ڕووی یاساییەوە بەدەستیانەوە نییە یعنی هیچ شتێکیان بۆ ناکرێت لە ڕووی یاساییەوە زۆربەی ئەو زەویانە کەوتوتە ناوچە کوردیەکان بە تایبەتی لە ناوچەی لە پردێ لە شوان لە دووبز لە قەرهەنجیر لە لەیلان بەشێکی زۆری ئەمانە بەدەست خاونە ڕەسەنەکانەوەتە بەڵام لە ڕووی یاساییەوە کێشەیان هەیە ئەمە دوو بڕیار دەرچوو بڕیارێک بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی لژنەی شئونی الشیمان لە ساڵی 2012 دەرچووە تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە ئەم بڕیارێش ئێستاکە لە ساڵی 2025ەوە 8 مانگە جێبەجێ ناکرێت ئەمە واتە کە نیەتێک نییە ئیرادەیەک نییە لە بەغداوە بە هیچ شێوەیەک ئەم زەویانە بگەڕێتەوە بۆ خاونە ڕەسەنەکانیان بۆیە ئێمە بەرپرسانی کورد لە بەغدا پێویستە جەخت بکەنەوە لە چ لە پەرلەمان چ لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئەم بڕیارانە جێبەجێ بکرێت و جەختیش بکەنەوە بۆ جێبەجێکردنی ئەگینا ئەمە کێشەی گەورەی ساڵانە دروستە بێ بۆ جوتیاران و ناتوانن هیچ داخلی پلانی کشتتوکاڵی بن ناتوان هیچ وە بەرهەمێنانێک بکەن و ناتوانن هیچ پرۆژەیەک جێبەجێ بکەن و بەڕاستی جوتیاری کورد و خاوەن مڵکەکان لە پارێزگای کەرکووک زۆر زەرەرمەندن و بەڕاستیش یعنی کەرتی کشتتوکاڵ لە ناوچە کوردیەکان وەکو پێویستە و زۆربەی خەڵکەکانیش نەگەڕاونەتەوە سەر لادیەکانی خۆیان لەبەر ئەوەی هیچ دڵی خۆش نییە بەو زەویە لەبەر ئەوەی لە ڕووی یاساییەوە ئەم زەویانە بە ناویانەوە نییە باشە مامۆستا مەهدی با ئەمە وەکو پرسیاری کوتایی بێتن لەوانەیە نەتوانم بە زاراوەی سوورانی تعبیر لە هەستەکانی خۆم بکەم لێ هەندێک دەکەمە بادینی ژێ ساڵە 2014 پشتی 16 ئۆکتۆبەرێ هەر کاتێکی و ئەز لێرە دانیشتی بم من مەردایەتی و سەربلندی و جرعەتە
جوتیارن کرکوکێ دووس خورماتوان ناوچەیان دیت کا چاوە لە پێشی عەرەبێن هاوردە ڕاوەستیان وەختی عەرەبێن هاوردە بە هەفکاریە پارێزگارێ سەپاندیە پێشترێ کەرکووکێ ئوسپای عێراقێ دویا زەوی وزارێ کووردا داگیر بکەن وانا بمربێلا خو کاچەوە پێشیەوان ڕاوەستیان بڕاستیژی داستان تۆمارکردن ئەو وێنە قەت ناهێنە ژبیرکردن ئەو مەرداتی و جورعەتە جهێ شانازیەیە بۆ هەر کوردەکی لێبووچی حتا نوکە و حتا ڕوژە ئەڤروکە کوردێن لە کەرکووک و ناوچەیەن مادەیا 140 ببارمیلا خو جوتیارن بەرگریە خۆ بکەن وسپای عێراقە بهێتن دەست درێژیە بکەتە سەر زەوی وزارێن وان ما نەب حساب عێراقەکە فیدرالە نەب حساب عێراقەکە جهێ هەر هەمویان تێدایە ئەوە هێتەکردن ناوێ وێ چییە؟ یعنی دەکرێت چ ناوێکی لێدانین؟ لە ڕاستیدا ئەوەی پیاداکرێت لە کەرکووک و لەو ناوچە دابراوەکان ئەوەیە کە یعنی هێزی بەهێز یعنی کار دەکەن ینی منطقی هێز بەکارهێنن ئەوە یەکێکە لە کێشەکان بەڵام جوتیارانی کورد و ئەوانەی خاوەن مولکەکانە بەڕاستی خاوەن ئیرادەیەکی زۆر بەهێزن هەموو بەڕاستی گەورەترین تەحەداکەن و خوێن خۆیان خستۆتە سەردەستیان و لە پێناو بەرگریکردین لە خاکەکەیان بە هیچ شێوەیەک ئەوە بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیەک هیچ جوتیارێکی کورد نییە لە ناوچە دابڕاوەکان بە هەموو شێوەیەک دەستبەرداری زەویەکانیان بن ئەگەر خوێنی خۆیانش ڕشت بێت بەڵام تەحەداکە گەورەیە ئەوان بە هێز بەڕاستی کار دەکەن و زۆربەی ئەو هێزانەیشە ڕەنگە نامۆ بێت بە ناوچەکە و شارەزایش نییە بەڵام خەڵکێکیشەیە دەست ڕۆیشت و لە ناو چ سوننە بێ چ شیعە بێ عەرەبەکان بەڕاستی هەوڵی ئەوادەن بە کۆدەنگی بەرامبەر کورد چونکەم ئێمە قەزەکە لە ڕاستیدا قەزەیەکی نەتەوەییە باشە مامۆستا گوتم پرسیاری کوتایی بەڵام لە دڵم ماوە پرسیارەش بکەم لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 چەند زەوی وزاری کورد عەرەبە هاوردەکان دەستی بەسەرداگیراون ئەگە بە هەژمار پێمان بڵێ ئەزیەت نەبی بە کورتی ئەوەی من ئاگادار بم زیاتر لە 10,000 دۆنم زەوی زیاتر لە دوای 16 ئۆکتۆبەر گەڕاوەتەوە بووە عەرەبە هاوردەکان و بە تایبەتیش لە ڕێگەی دادگاکانەوە و هەندێکیش لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵی عێراقیەوە گەلەک سپاسیەتەکەم مامۆستای هێژە مەهدی مبارەک ڕێڤەبەرێ بەرێ چاندنا کەرکووکێ زۆر سپاس.